هەروەکو دەزانی ئاکری ناو ناوبانگێکی زۆری هەیە اینجا بە تایبەتی لە ڕووی خواردنەوە و بە تایبەتیش برنجەکەی کە ناوبانگێکی زۆری هەیە خواستێکی زۆری لەسەر لە هەموو کوردستان و عێراقیش بە تایبەتی برنجە شەشمانگەکەی یەجگار بەتامە 5 جۆر برنجی هەیە و ساڵانە نزیکەی 10 بۆ 12 تەن دووچارانی ئێرە برنج بەرهەم دەهێنن برنجی 5 مانگی و 6 مانگی و 3 مانگی و هەروە 9 مانگیش و برنجی سەدریش هەیە لێروکانە کە ئەویش چەند جۆرێکی هەیە بۆ و بەرامێکی یەجگار تایبەتی هەیە ئێستا من لە حەلافی ئاکرێم واتە ئاشی ئاکری ئەو شوێنی کە برنجی لێ بەرهەم دێت پێم خۆشە بچمە لای جوتیارێک و بیجوێنم هەندێک لەزاری خۆیانەوە هەندێک باسی برنجەکەم لە بۆ بکەن لەگەڵ وەرم با بچمە لای یەکێک لە جوتیارەکان طبعا ئێرە هەموو ئاشەوە و برنجە و برنجە ئەسڵەکە لێرە بەدەست دەکەوێت وەرم بۆ خۆتان بیکڕن هەوزانمە و ئاشەش پێیە باشتریش ئاشەکە پێ بزانم کۆ مەسەلەکە باشن ماندی نەبن باشی کاکە ئەحواڵ بووە بزانمەوە چ برنجەکە ئەوهای لێ دەکەی برنجی کوردیە ئەوە سێ مانگیە ئەوە سێ مانگیە ئاسایە دەستی لێدە ئەرە وەڵڵا گێرمە بەخۆ جوتیاری لێروکانەیان ئەمە بڵێن کڕین و فرۆشتنی پێوە دەکەیت فرۆشتنی پێوە دەکەی ئەگەرندێک بێ لای من خواست دەکەم برنج لە ئاکری ئەو یعنی ئەو برنجێر لە ئاکری بەرهەم دەینن بۆ ئیشەکە گەر لە بۆم باسکەی برنجەکەی لە چێ دەینێ برنجەکەی هەی منتەقەی خۆمانە هەری منتەقەی خۆمان جا ئاکری بڵێن بەچ مەشهوور نییە هەر بە برنجی مەشهورە تاکید چەند جۆر برنجتان هەیە 5 جۆر 3 مانگیمان هەیە 5 مانگیمان هەیە بۆندارمان هەیە 6 مانگی نۆمانجی و نۆمانگی نییە نییە نۆمانجی دەبێتە ساڵ بە ساڵ نۆمانگ نابێت 6 مانگمان هەیە بە زیاتر 3 مانگ 5 مانگ 6 مانگ 6 مانگ بۆندارمان هەیە بۆندار ئەمە پێی دەرم برنجی سەدری هەیە پێی دەڵێ عەمبەر هەیە دەڵێ عەمبەر و سەدری و باشە کام زۆریان زۆر تایبەتە بەخوا هەر یەکە و حەزی خۆت ئێستا هەیە ئەو سێ مانگی کامیان زیاتر خواستی لەسەر 6 مانگ و 6 مانگی بۆندارەکە 6 مانگ و بۆندارەکە تەڵەبیان زۆر لەسەرە جا ساڵ بۆ ساڵێ تەڵەبی برنجی کوردی زیاترە یعنی نەک برنجی کوردی هەر بەرهەمی خۆماڵی بەعام ساڵ بۆ ساڵێ یعنی تەڵەبی زیاترە تەڵەبی زیاترە ئەمن وانزانی برنجی نۆمانگی شێ بە دیارە من غەڵەتم زانیارێکی هەڵم خۆش بتوە ئاساییە و ئاشەی بکوژێنینەوە جارێ هەسیەکە دەنجی زۆر گەورەیە ها هەز دەکەم زۆر بە دەنجی بەرز قسەی دەکەم زانە ئەو زانیاریم ڕاستەیان غەڵەتە برنجش پێویستی بە ئاوی زۆرەوە نییە کا بەرهەم دێتە ئێرە ناوچێکی سارد و شاخاویە و نییە برنج نابی ئاوی لە قەپڵ هەر بە ئاو دەبێت هەر دەبێت بەردەوام ئاوی لەسەر بەردەوام جارێ ئەگەر بژار شتی پێویست بێ دەرمانی لێ بدەنەگەرنا دەبێ ئاوی لەسەر دەبێ ئاوی لەسەر باشە کەنجە برنجەکەی دەچینن ئەگەر بزانین برنج لە ئێستا لە مانگی مەسەلەن 5 دەست پێ دەکا 6 مانگی لە مانگی 5 دەست پێ دەکا هەتا دەی 6 و ئەوانەش هەر 6 مانگی دەکرێت دوایی 3 مانگەکە دەکرێت لەگەڵ 5 مانگەکە واتە لە مانگی 5 دەست بە چاندنی برنج دەکرێت بالضبط دوایی یعنی تەدریجیە یعنی 6 مانگیە دوایی 5 مانگ 3 مانگ دەکرێت هەتا دەی حەوتیش دەکرێت هەتا دەی حەوتیش دەکرێت دوایی هیچ ناکرێت هەیە زوو پێدەگەن هەیە کەم ینی درەنگ پێدەگەن برنجەکە ئەگەر زوو پێ بکات ئەو تامی خۆشترە ینی زوو دەکرێت بە 6 مانگ دەکرێت ئێستا 6 مانگ مەرغوبترە لە 3 مانگ و ئەوانە 5 مانگ بەس ینی هەمویان پێکەوە پێدەگەن بەس دەڵێ مەسەلەن ئەوەی هەیە 4 مانگ و 5 مانگ ئەوە درەنگتر دەکرێت ینی ماوەی پێگەشتنی کەمترە ماوەی پێگەیشتنی کەمترە باشە برنجەکەم دیکە هەندێک وردە ورد ئەوشەی برنجی کوردیە نەنا ئەو وردەیە جیا دەکەینەوە لە برنجی ئافرین ئەمن لەگەر ئەو برنجەمە بەخوای ئەوە ئەمن ئەو برنجەی لێ دەنم زۆر خۆشە ئەوە برنجی بە پڵاو لێ نانرێت وەڵڵا لێ دەنم ئەمن ئەو معلوماتە زیاد ئەمن ئەو برنجە وردەی بە فڵاوی لێ دەنم دڵت نایە بخۆی ئەرە وەڵڵا بە فڵاوی بە فڵاوی من یەکەم جارە ئەگەر نە ئەوەی بۆ معلومات حەق بوو لێم بنابە بمهێنا بووە من نەمبینی ئەوە یەکەم جارەکەم بەگەرنا ئەوە بۆ کوب بۆ ئەوانە بەکاردێت بۆ شۆڕ بۆ ئیتر ئەوجە بەزدی بە ئەوەی ئەمن دەبینی چەند
ئەوەی بە پڵای لێ بنێن ینی تامی زۆر خۆشە. ینی ئێستا ئەوەش بە بەلاش ناڕوا دێتە پڵاو. ئەری بە بەلاژ مەدە بە پارە بدە وەڵا. ئەمە دەدەین بەس بڵێن ئەوە بە هەزاریە. ئەگەر ئەوە بە وەڵا شەڵسمەوە هەرزانیشە. ئەگەر ئەوە بە 2.3 بێ ئەوە بە هەزار نیە. ئێ وەڵڵاهی ئەمن ئەوەی دەخۆ. هەیە بۆ دۆڵمەی دەکا درستە بۆ کوبەی دەکا بەس بۆ پڵاو وەڵە بەجددی ئەو تامەکی هێشتی ئەو هاانیا مهم بوو. دێڵە ئەوە توش زانیارێک نەبووم پێم من چونکە ئەو معلوماتەمان هەیە ئەگەر ورد بێ بەیەکەوە دەنووسێ. بەیەکەوەش نانووسێ. خوای ئەمە مهمە. ئەجا ئێستا برنجی 6 مانگەکەم ئەگەر پیشاندی و باسی 3 مانگەکەمان کرد. باوە 6 مانگەوەکە 6 مانگ برنجێکی خڕەوەکو 3 مانگ نییە هەندی 3 مانگە 3 مانگەکە هەندێک درێژتر بوو هەندێک قەڵەوە تۆزێک درێژتریشە لە 6 مانگ 6 مانگ خڕە تۆزە کورتریشە لە 3 مانگی بڵین ئەوە 6 مانگە تۆی تۆمان هەیە تۆی سلێمانی دەکات تۆزێک درشترە لە 6 مانگی خۆمان منتیقی خۆمان ئی سلێمانی تۆزێک یان هەر خڕە بەس تۆزێک بڵین گەورەترە لە 6 مانگی لایخمان ئێستا ئەوە بین ئەوە 6 مانگی لای سلەیمانی ئەوانە دەنگی ئەوە سلێمانی ئەوە باشە هەمیان زیاتر هەردووکیان تەڵەبی لەسرە ناڵێم هەر بە حەزە ئێستا من حەزم لە 3 مانگی ئەوڵێ خەڵک زۆربەی و ناڵێم 6 مانگی ڕەواجی زیاترە لە هەمووی بەس ئەوە 6 مانگەکەوە نیە؟ ئەو 6 مانگە بەڵێ ئەوە 3 مانگە ئەوە 6 مانگە بەس ئەوە بۆندارە برنجی سەدری ینی کە لێ دەنەی بۆنی لێ بۆنێکی زۆر خۆشی هەیە لە بۆنی لە باشە لە ئەو بۆنەی هەیە ئەو کانکە و بۆنیان نییە ئەدی وەڵاوە ئەو نەوعەتی برنجەکەیە ئەدی ئەوە درێژ و ئەوەشە باریکە بەس لە سەدری بڵێن بۆندارەکە یعنی لە خواردنێ سووکترا وەکو 6 مانگ و 3 مانگ گران نیە برنجی کوردی قورسە بە کەمتری تێردا خۆلوانێ بە باشتریشە قەڵاو دەبێت کەمتر ئەو جاریش ئەوە سووکە لە خواردنی ینی پێت گران نییە باشە لێنانیان فەرقی هەیە لێنانی بەڵا 6 مانگی ئاوی بڵێن نیوە و نیوی دەوێت نیو برنج نیو ئاو مەسەڵەن یەک پەرداخ برنجبی دەبێت یەک پەرداخ ئاوی تێ بکەی ڕێک خۆێتی بە 3 مانگەکە نا ئەگەری مەسەڵەن یەک پەرداخ ئاو دەبی لە ئاوێشی بکەوە نیە برنجەکە 3 چارێک سەعاتێک ئاوە بە مروری ئەوەشی زەمانیش دەوری خۆی دەبینی ئێستا ئەگەر 6 مانگی بەسەر چووە ینی 3 پەرداخ ئاوی برنج 3 پەرداخ و نیوی تێ بکەی باشترە چونکە برنجەکە تۆزە کوشتر دەبێت 3 مانگەکە بڵێن پەرداخێک برنج 3 ڕبعی بەرداخەکە ینی ڕبعێک ئاوی کەمتر بێ باشتر ئی 3 مانگەکە ئاوی کەمتر دێت چونکە ئەو نشای زۆرە و بەڵێ باش ئەو دیارە برنجەکەش زۆر پاشە و مشتری هاتیە و خوا بەخێر خۆ بەخێر پێ قەدەممان بەخێر بۆ نیە بۆ خۆش پڵاوەکەی دەبیتەوە دەیبەمەوە کردمەمان لە ملی دەستەکان ئەو جارە معلوماتەکەەوە لێم زیاد وڵی بەزدی بەتامە ئەم لێ دەنم زۆر خۆشە خوا بەخێر بەوە دیارە کابانێکی باشێ گەرنە جەماعەت کابانم بەخێر زۆر مەمنون تاکە دەستەکان خۆش بی مارتەر ئاوەدام بی زۆر سپاس ئێستا و دا حاجیەکە لێرە دیارە بەتەمایە برنجی بکڕیتن هاتی برنجی بکڕێت پێم خۆش بوو پێم قسە لەگەڵ بکەم کەسانی وەکو بۆ دەستاویان ئەوەندە بەتامە ئەوەندە بەتامە خۆشمی یاخوا بزانم لە کۆنەوە هەر برنجی کوردی دەخۆنم بۆ یان ناوڵە هەموو برنجێکە خۆین بەس ساڵی 2-3 جار هێنێ لێرە تو خەڵکی کوێی هەولێر خەڵکی هەولێرە کوڕە خزمی خۆمانە ئەمە هەولێرەوە ئەرەوەڵڵا دوو خزم لێرێکیان کرد ئەوجا برنجی کوردی وچی هیچ برنجێکی دیکەنیا پێشتر خەڵک لۆ خۆی دەچوو لە ئاش برنجی لێ دەکرد ساوار و گەن و چاو لێرە ئاکڕین ئێستا دێ لێرە دەیکڕن ئەتی ساوار و ئەوان ئێستا ناکورێنن ناوەڵە هەرەکڕین بە حازری هەر دەیکڕن باشە ئی خۆمان تامی خۆشتر تامی خۆشترێکە بەسەوەیە بەخوا تاقەتەکە نەماوە و کەس نایکات و هەمووی فێرە ڕەحەتی بووە ئەرە وەڵی هەمووی فێرە ئیسراحەتی گشت ئێستا بە گەنجی ئێستا بری بچین گەنمی بخورێن ناشێتمان دەکاتوانە وەرە بە عەلبەمان کوڵان ئێمە وەڵی وەیە ئەرە بەخوا دەستم دەتاندوو ئەوەتان دەکرد ئاشی بڕوش و باشزان برنجی کوردی کولێ دەنێتەوە وەڵاهی من یەک بە خۆمان کامەی دەکڕی 6 مانگی 6 مانگیم کڕی ئێستا
سامپولی دەنێت والله بە جۆرەی خۆی ئاوی تێکە ڕۆن پیاسەکەی داخەکە من پیازی تێکەوە تامی خۆشە پیازی تێکەن داخێکن جوان هەتا پیازەکە زۆر بێتەوە ئاوەکەی بە جۆرەی برنجەکە تێکەین مثلا چەند پەرداغ برنج لە پەرداغ ئاوا ئەو ناوهەیە سەر بەسەر دەرەچێ ئەدی نابی برنجەکە ئاوایی شک نابیتن نابێناوەڵە هەشها ئەی پارزنیە نازانەسانی کو نازانم ئەم کابانە بەسەمەشان مەکە دەست خۆش بێ وڵا ئەو هەلێنی تر سابوون ئیشاءالله هەر هەبن هەر بمێنن زۆر مەمنونم دەستەکان خۆش بیتن دەست خۆش بێ